ئێستا خزمەتگوزاری نەخۆشخانەکان دابەزیوە بۆ لە ساسی تەنها هێندێک حاڵەتی گەرم نەبێ پێشوازی لەکەن زۆرینەی حاڵەتە ساردەکان ئەبێ نەخۆش خۆی بچێ لە دەرەوە فەحسکا پشکنین بکە بچێ لە دەرەوە دەرمان بکڕێ بچێ لە دەرەوە نەشتەرگەری بکە ئەگەر لە حکومیەکە بکە بێ ساڵی چاوەڕێ بکە بێ 2 ساڵ چاوەڕێ بکە هۆکارەکەی ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان پارە بۆ نەخۆشخانەکان خەرج ناکە ئەمە طبعاً زانیاری دقیقی بەرپرسانی ئیداری نەخۆشخانەکانە کە بەڕاستی کەرتی تەندروستی لە ڕووخانێکی گەورایە کە کەرتی هاوڵاتی ئاساییە ئێوەی بەڕێزە زانن ئێمە قسە و هاوارمان بۆ فەقیرەکانە بۆ هاوڵاتی ئاسایەکانە دەوڵەمەند پێویستی بەوە نییە هەر بۆ کەش و هەوای خۆشی بێچێتە نەخۆشخانەی تایبەت دەوڵەمەند ئێستا وای لێهاتووە ڕووی نییە بچێتە نەخۆشخانەی حکومی نەخۆشخانەی حکومی بۆتە نەخۆشخانەی خەڵکی ئاسایی و فەقیر و هەژار بۆیە من ئەو دۆسیەم داوەتە دادگا نزیکەی 2 ساڵە ئەو دۆسیە لە دادگایە بەداخەوە لە مەشە جا گلەیشمان لێکن ئەڵێن بۆ ئەچنە بەغدا بۆ ئەچنە بەردەرگای عەرەب و سکاڵا لە حکومەتی هەرێم تۆمارەکەن ئەوە سکاڵای دادگای کوردستانە 2 ساڵە لە بەردەم دادگای کوردستانایە هێشتا حکومەتی هەرێم وەڵامی دادگای نەیاوەتەوە من لە 2022 ئەم سکاڵایان پێشکەش کردووە کە حکومەتی هەرێم تۆ داهاتی ناوخۆت هەیە بۆ نەخۆشخانە خەرج ناکەی بۆ ڕێگاوبانی خەرج ناکەی بۆ کارەبای بۆ موچەی خەرج بۆ چی خەرجەکەی چی لێەکەی بۆ نەخۆشخانەی خەرج ناکەی لە 9 دەی 2024 نوێنەری یاسایی تا ئەو کاتەش هی وەزارەتی دارایی نەهاتوەتە دادگای سلێمانی بۆیە دادگا لە 4/8 2024 جەختی کردوتەوە لەوەی کە نوێنەری یاسایی وەزاری دارایی ئامادە بێ بۆچی پارە بۆ نەخۆشخانە خەرج ناکەن مۆڵەتی کەیان پیاون مانگێکتر مۆڵەتیان پیاون 3 جاریکە مۆڵەتیان پیاون هەتا ئێستا ژێمە قسە ئەەکەین نوێنەری وەزارەتی دارایی نەهاتوەتە دادگای سلێمانی احترامی دادگای کوردستان بگرن وەڵام بدەنەوە کە بۆچی پارە بۆ نەخۆشخانە خەرج ناکەن